نقوتين مو نقوتين وارت ابيض طيب ماشي ماشي والله وبالله والله في شدتك الكلمة هل عندما من لو آواي بار بكم لدستك كل عمري عايش سني دقا خسوي عايش سني لدانش تبو تلا من ومنقوتين باشا ور باب زندان شور بتواي باب تبقيني ور كرة صالح كرة تو أتلو أودر دي من صالح كرة تو تاكيني كرة بس كرة بياي باش با أتو زقد بمن ناس وتيتو بس بمن بيبرت زقد بمن ناس وتي أودر دي من توشي أو هلاكة تذكر ديما كرة نكارك نكاسبيك تسمبي ناكري لو آواي أمن لبرتو أمن بري أري والله أتو زنابت تزاني تيا أوا كستما لو آواي بري بابا صالح ويكر صالح واكر صالح واروي صالح وادكا أمن ميشكم لو سري دانما لبرداخي تو لشرمزاري تو لا تخوا هكا أم تسمقوتو لا والله هيك هكا أم براسي مبراس هكا أم تسقسي خلاف مكردبو أتو لا والله بابا لا والله هيك نكردي مخوان كره هاي خانة خراب أتو وقت بدو برا بابا تيكبر بدي لو آواي لسر بلاش وحلاش لسر زمان دريجي خود لها مشتان هر دقتيني باشا وربا من بري صالح أتو كودتي دري والله أمن مجدوكم ديتيا بشتي قصري بشتي مازي دادايا لكن ديناوان ها وقسي كرة وزون أبو أتجاي كرة باوش بكرة باب أتو كوة دري آخر لسقصة شي أو هالا الزلابة كشتن دتشتن لو خاطري خواه بيغمبري صالح صالح اگر اتو لسر او زماني بفتارت نتشوي توشي نسيبتا شي قورة نبوي اتو امن بونا بابا إبراهيم السلام ديشي تردي قدران دناري إبرا سري من ديشي دقلا ابني نبو خوب السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بيك كاكا صار حصل إيه من الشهر لو بابا لو وقاتي تابون لك جلس الصاحب لكوري بابا برو هاكا تابو بتابو نبي لك ما دام ليش كاكا باشا السبب برو هاكا بخدنا وسقسشي هل إذا كيو ما كشف اللي تقضي باشا أدي أقسم نكر قلاقب والله صالح قد باورناكم أتو قوتي رابي جيري لو بابا لو من دارو خماما هاكا بينا يا صالح صدنا لدى صدا مجدا بابس مكان عمر المعمري بزام قطب الروية كي ما يبن داتي أنا بيخبران كشكك سنوات كل صالح كشكش يسوي سلاوات يسوي سنريت وراي خانة خرا وتبرنو أو روي فلوس لايا كل فروش نيت وعارف تسمع قفروش تسمع اللي يقول لي عياي نابهم تريتو دبروب زانا فلوس لايا أنا أو دروجة فلوس جمدارة كانت تيد عبدي والله حيبة كابلا واحد بدل واحد يقول فرش ما بيتوا أو إذا صب زانم برو بابا برو والله بابا حق خوت اكو عولة راس اموزايتو كل امنش بيكتي ما بناي امن خوشم دي يعني دزاين وش سيلاتي وش كابري خو ما قوتني وش اشتكى داي بري بيدمري نا بري بيد الشور بيتو باشا تبين بري موضوعي عمر محمود وكريم فخي عولة سبوس والله شيخوا بريمسي أو أبي رجي كريم لبيش مزقفتنا نشين دامي دكان سامعي كلا كمية شلون دري دي بيتن موضوع عديت تقوري قول بو عمر تفنك كتبرني بداتا كريم لي بكرت صار جناز عن سدريتن والله كريمش هردستيتن بفلا دماري جود دي بيتن لو دقي دتيتن لعمري بجوري دكيت بس سريتو داوي دكاتوا أوي ديت دري بيدري يعني قصوري بينا كات الراس بربادي دكا بقسان أو لا إملا لو دقي شلكوتي دكاتن والله دريتو تفنقت فروشي تا من دارك كان السيد عبد باش عمر تيقوتو والله عمري بس زمان سبريتن عمر قرب السري وشكابري قلت مسلماني والله دوي ليك نكرتو كريميش كاكا دو هردينتن والله كيف تدري خوي بي داد الرجتن أوي ديتا بري دريتن أيوش بيدرت من سر خو بيدرت عمر باشا كنت تسدريتن لو ذكي ايه والله كريم بيدري دري باشا عمر
ئەتو عیبێ ناکەی ئەتو وعدت نەدامن ئەتو لە وعدی خۆت ئەوها بە خلاف دەردەچی باشە مندارێ سەر عەدە لە من پیاوترن وەڵا کاک عومەریش پێی دەرێتن دەرێ خۆی کەریم بڕێک لەسەر خۆ بە کاکە بڕە کوشت بینەوە سەر خۆ کوڕی بابم ئەمن دەستی خۆم بووم کردی ئەتو داوای قوتە بڕۆت کردی ئەتو داوای وەسەتەکەی داوای قوتە بڕۆت کردی گوتی ئەگەر ئەمن بمزانی باە وەسەتەکەیە وەڵا دەمدات و پاشان وەڵا پاشە کەریم دەرێوەچی لە بۆ ڕۆم بۆ گوتی هەر بوومە قەترەک ئاو لەو گۆڕێ وەخت داغزێ کۆرە گوتی ئەمن چم کردێ وەڵی گوتی بزانە گوتی کاچ خۆ بابە گەردەنم ئازا ئەوە ئاری بەسەر گوتی گەردەنم ئازاکە کاکە ئەوە سالە ئەوەی کردی سالە کردی ئەو هالە تووشی ئەو بینە و بەردەی کردیە نییە لەو دقی ئەو کابرای نییە ڕسوا کرد ئەری وەڵی ئەو جا هەستە پێی دەرێ وڵا پێکان گوتی کاکەوە ئەتوو گەردەنم ئازاکە عومەر ئەمێن غەرەتەشی گەورەم کردیە ئەوەی بە منیشی کرد سالح بوو ئەو جە گوتم ڕەبی ئەرێ وەڵا خوددا لە دوڕدەوت بدا سالح لەگەر عەمەلیکە کرد والله عافی عومەر ئەشهد بالله بە سەبر و تەحمل بووە بڕوا بکە ئەوەیە کە چی دیبە هەموو دەودانی کەریم دەشکات لا حول ولا قوة إلا بالله کاکە نەیانزانی بوونە زۆکە نەمگوت ئەوە قسەی من دەچوو ئەمن دەمزانی ئەوە نەزۆخە بەسەری تو لۆ قسەی ڕاستی درۆی من چوو نەکرد دکتۆری دکتۆر وەکی پیازێکی سپی لە دوور دەستی نابوون ئاینەن دکتۆر بەسەری تو ئەمە چم گوت بوو دکتۆر ئەوی گوت چی گوت و سارح دکتۆر دکتۆر پێ گوت بوو کاچ خۆم ئەتو چیدی خۆت مالی مەکە بە خودای ئەتو بێ زۆڕێتی مندارە نابی زۆڕێتی چ دکتۆرش ساڵح چێ منداری نابێ تۆ چ دەری مامچێ خوا تووشی غەیبەتم مەکات ئەم بخۆم گوناهم گەلەکەمە ئەودا ئیوانیش بێتە سەری باشە ساڵح هەتو دەزانێ باش چ دەکەی ئەکە مامچێ خوا چاوەکەم ئەمگۆ دەتانەوێ ئیشەکەی بە من بدرچێنن بە خودای ئەمگۆ لە من گەلە چێتر دەزانن بەس خەتا لەمەڕ ئەسمانۆکی نییە وەرە بە من بێ بە من پاشە دی خەتا لە چییە ساڵح خەتا لە مەرتە هایە پێم گوتم کاکە ئەو بەرە بابە نەزۆکن کۆرە کاکەژم بەژنیان لەگەر مەکە ئی لەگە چێتە دەبا هەرگرنەوە زانێت کو سەدیا تۆ خوڕێ ساڵح عوسمان چێ و تەها چێ و تۆ چ دەریم تێ ناکەم عوسمانی خزر سەرڕەخی زاوای مام تەها ساڵح بەردەشی لەسەردانێ و کڕ بە مار بەخۆڕ نەژیرە ئەرێ وەڵڵا کو بە پێخواستی بەنا ئیشان دەکەوی سارع لە بە خاتێمان پێخوای لە بادەبا هەموو دەودران بشکێنم جێ بابە ئەتولۆ تەنگەت دەگری بۆ قاتیە توش نەزۆک نی ساڵح عوسمانی خدر سەرەقی خزمی سابیریە لا عوسمان یەک کۆمەرە منداری هەیە چ بەلای لێ نییە ئەتو کو بەناو ئیشان دەکەی بەبێ ئەوەی بپرسیاخەت و سوانی ئەم باسی دەکەی ئەدی ئەتو هەی بە قوربان چخوا ئەدی ئەتو بم تێم گەنە ئەدی ئەو بۆ باسی چتان دەکەن بکە لە ڕاهی خوای کورەمە باسی ماینەکەی ماری برای فەقی ئەحمەدی دەکەی نەزۆکە چێخوا ماینی چ یەقتەی چ ئەتو بە من نارێ ئەدیەوە باس جوو دەکرە ساڵح دەرەی حەزی لەنا سەرژیندانی ئەوزار لە قش بدانێ بە هەزار حال قوتار بووی لۆ بڕەک ئارنانی کورە لۆ بڕەک بۆ زمانی خۆ ناوەستی سابیر بابە لەسەر می حساب کە ساڵح ئەو هایە هەموو کەس شارەزای بەزە تۆ شارەزای نی ئەو زارەش چ لە بەدری نەبیتن باوشێ خوا بە قوربانێ ئەوڵای ئامۆزای بی ئەگەر ئادەبزای چی لێک سەر دەبم نازانم نە ئەتو لە من ناگەی نە ئەمن لە تو ناگەم نازانم چ بکەم کورە ئەم بکەم من نازانم چ بکەم لەگەرت لۆ خاتی ئەو خوددایەکەمە باشە کە تۆ لۆ دەکەی خۆت بە من ناری سالام کەمەوەم تازە لەکەن عومەری بەخۆم دێمەوە باشە ئەتو ئەو بەرە بابەت لەو گوندەی هەمووی بە نەزۆک لە قەرەمدایە کوڕی بابم ماشەڵڵا بڕۆ هەم یەک کۆمەرە ئەویان هەیە منداریان هەیە ئەتو کو دەچێت ئەو قسانە دەکەی دەێ وەڵا ئەوانەوە نەزۆکن و نازانم چ دەکەن ئامۆزایان ئەو قسانە دەکەی
ئەم تووشی ئەو مشکلانە دەکەی ها بە من نارێ ساڵح ئەگەر تووشی بەرایەکی نەبووی ئەتو لەسەر ئەو زمانەی لۆ بابە ئامۆزا لۆ بۆ کەلیمەی کوفرێ نەبوولا دیوەکانی چێخوا ئەمەدی شەکرەکەم شکا پێ ناخۆشە ئەوە شەکرە ساڵە توخوا ئەوە فیتنەیان شەکرەوە خۆزیە بە خۆزیداران لە جاتی عمەری کابراایکی لە تو کەرتر بواە بەرامبرت بەشکم بە بەرچیغا هەموو قەلبی هور دەکردی ئەمنیش سرعاتم دەکرد لە دەستە تو سارە خۆشی پێم گوتی ئەوە ئەو کاغەزەی دەزانین دەدەیەکی چی بدە مندارەکانی سمالی کامەلای سمای کامەرە برێ ئەوڵا ئامۆزاشم زۆر سەلامی هەبوو سەلامیان لێ بکە لەلایەش کەش دەزانین س دەکەی لە بۆ من دەچێکن مامدەنونی لەگە خشۆی برێ گوتی خۆ حازرکەن لە بۆ ئەو یەکشەمەی دادێ مامچێخوا ژنی لە کوڕەکەی خۆی دەینیتن برێ وەعد بە کەس نەدەن و بێن ئەدە ئیسۆش وەڵا ئەگە هەبوو لەوێندرە ما بوویان لەوێ بوو بینە ئیسۆش لەگە خۆت بینە بەسەوە پێ دەرێم نەچی لەوێندرێ دەست بە قسە ئەو لە ئەولام کە خۆت تاخیر بکەی زوو دێوە بەس پێشی دەرێ کورە هاان بە شەرمەزار نبینی مامکەینێ منە تو شەرمەزار کردی هەی لە من نەکەی وەرێوەڵا ڕۆژی یەکشام برێ بەخۆی بەدار و دەستش کۆکەی خۆی حازر بیتن مام دەنون لەگەر خشۆی ئەگەیمۆش بینە کاکە ئیسۆش بینە با ساڵ لە خۆت بەدبەختی لە خۆت چارە ڕەشی ورە بنوڕێ مارە لە هەموو خەشوادۆر و زڕنار دەگەڕێ ڕۆژێک نەمدیت ڕۆژەشی بمدیت باە ئامۆزا دۆرە زڕناگلۆ بگەڕابایە دۆم کە من دۆم نەکردی ها دۆم نەکردی بەس کوورە نازانم من چ لەو زمانەی تو بکەم ئێلۆ ئەمە چم گوت بوو ئامۆزا ئەمە من خۆ کەلیمەی کفرێم نەگوت مام ڕەحمان ئەوە ئەمنی بەڕەبەنی هێشتەوە کوورە هەی ڕوڕەش ئەرێ وەڵڵاهی کابرا بە هەموو شتەکی قایل بوو ئەتو لەو گۆڕێت و قەدەری وەڵڵاهی ئەم من خزماتی گەلەکم پێخۆش نەبوو بەسەوە کاکەم ئەوڵا بەملیوە کردیمە ئەم من عەز لە پیاوی ڕەزیل و قورچۆک ناکەم ئەوە قسەیە وەڵڵاهی ئامۆزا ئەودا ئەمن ئەوە ئەو هامە باشە بە شەرەفت ئەتوو بە خۆت بۆ قسە پڕوپوچانە هەوکە ئەکە ئەتوژوی ئەتوو بە زاوایەکی ئەوها قبول دەکەی نایدێ بە ساڵدرمان دەری ناکەی دەرێ سەی تێبەر نادێ ها ئەمە یاڵڵا یاڵامان بوو ڕازی بن بە پیرە قاڕێکی وەکی تو ئامۆزا بەخۆی لە هەمزەت بوو لێ وەڵڵا ئەدی بەخۆی لە هەنجەت بوو یان لەسەر زمانەکەی تو بوو وەڵڵا هەتا ساحەبی ئەو زمانەی بی برێ هەتا ئەتوش مای دەبی ئەوها بەڕەبەنی ڕاکێشی هەستە دەی هەستە بڕۆ درەنگە دەی بڕۆ دەی بڕۆ سەفەرێ بڕۆ زووە کاغەزەیان بگەینێ بۆچی پێم گوتی لەبیر نەکەی ها نەچی لێ پار بدێ شەوێ لەو دەقەی باز بکەی مەوزوعی خۆت و دەست بە قسە خۆ ڕووی چپوز بکەیت زۆر مادی بوو ئابرەک لۆرە بۆ خۆی استراحەتیش بکەم پار دەمۆڵەکنەوە خەبرێ ئەودە دوای هوردە ئەلۆ گوندی هەر بکشێم ئای سەوانی ساڵە یا ڕەبی خوا لە کولای هەبیا خۆی بدە بەش خۆش بی یا ئەرحەمە ڕاحمین زمانی بڕای سەری سایەوە زمانی بڕای سەری سایەوە
زمانی برای سەری سایەوە چی گوتم من تێ نەگەیشتم زمانی برای سەری سایەوە زمانی برای سەری سایەوە با خۆ بگەینمە گوندی وچمەکەن چێخوای برێم کابرایەک وارە ناخەبی قسان دەکا ئەوەی لێرە دانێ بۆ نیشانی شێتم بۆ قورعان با خۆ بگەینمە چێخوای ئەو بسلمانەی کاقەدا ناو قەبری دەربینی وەڵی وا بزانمرۆ دەیانبر لۆ سووتاندنێ ئای قورمان بەسەری لۆ ناو قەبری چیت کرد ساڵح پێت گوتن بابە وەڵا پێم گوتم بە مامدەنون و قشۆم گوت قشۆگوتی دۆرەکەم دڕایە هەتا دۆرەکەی چا دەکەمەوە لەو لای وەڵا ئیسۆ شات شمشاری لەبەر پێجێی نابگوتی ئەم نیژی یەکشەمێ یەکشەمی دادێ وە کات گوتی دەگەینە جێ زۆر باش بەس چێخوا دەبێتی نا قەبرستانی بوو کاکە ئەو حاجیمدایە ناو قەبری کابرا قسەی دەکرد لا حول ولا قوة إلا بالله تورد لسانه ولا حزوري ما مشي خود لسان دستي ببرتاع أمكن أو كابرين خطنا بترجع بحق في عمري صالح دەستمان بە هۆڕێنە کردەوە کورەوە چدەری قبری سێ قسەکردنی چۆچیەوە ئەیمام چۆخی بە قوربان بێت واز لە ئەڵای ئامۆزان بینە بە خۆت ئەو هەلەکە سەرێ قەبرەکەی دانیشت بوو هاواری دەکرد کاکە دەگەورن دەرم بینن و ئەبزانم دایان بردایە بیسووتێن وابزان باگریشیان کردووە ئەو جەهات بکە لە ڕای خوای سەدەقەی سەری مار و مندارن لێک دوو کەسان بوو بە کاکە دەری بینن ئەوە زنجیە و کابران صالح ئەوە ئەولا لێر کوانی ئامۆزات هەر لۆ درۆ ڕاستی کەس ناچیت کەسی نانێ ئەمن دێم لەگەر هەستا ئەو لە باب سێستا هەستا باب نەستیاڵ هدية الفاتح اللهم صل على سيدنا محمد وعلى آله وسلم إنا لله وإنا إليه راجعون ولا جناح ولا جناح مطلع كا صالح كا خبرك ئەو قبر ئەوها قبرەتی تا ئەو دوو بەردەم نیشان کرد دورة دفر ما مشي خورة مبروك شيخ ورا زان شان سالة ئەو ئەوتا ئەوها بەجێ خۆم جێمدایە دەگۆ سەری بڕای زمانی سایەوە سەری بڕای زمانی سایەوە كرة وانية كرة قسكانش بغلطي دجري وتو بزانا ما شيخ بزانا ديتو كوتشي شيوا او كابرا كوري خوم دري زماني براي سري سايوا ئەوها کە ساغ دیلۆ قسەناکە ئەوها تازە کورە بابە وەی دەگۆت بخۆ ئەلێ دە قسەچی بکە کاکە دە قسەچی بکە برام ئەدی ئەم دەمێتی لێرە پارم نەداوە ئەدی نەدەگۆتێ زمانی بڕای سەری سایەوە دە قسەچی بکەوە چێخواتی و ئامۆزام ئەوڵاتیە وەی دەگۆتەوە خۆم دروی ناکەم کا دەی کە ساغ کورە سوودێ دەخۆم سوود کاکە پارم دابەوە ئەلێرە سێتاردار وەی گوت هەندێک گۆ زمانی بڕای سەری سایەوە سەری سایەوە زمانی بڕای لەنێ دە قسەچی بکە لا ولا قوة إلا بالله ساڵح بەختونی توانێ بنە چێخوا ساڵح چی دە ئەو عەردەی ناکەی باشە خلاص ئەو جەزادی لە گوندی ڕەحمەتینا ئێرە لۆ ئەوەی کە قبر کوو قسانەکە بەس پێم برێ شێخوا خۆ درۆی ناکەمە پارم دابەوە بۆ گیانم جێمدایە وەرە خەونت دیتی هەستا گۆوەرم مەڕۆ کاکە سەباب نەسە لو زورا یاوار ئەو عەردەی ناکەی چیدی ئەوە جەزادی کورە بابە گەیشتی شەرمەزاری کردم ئەتو لۆ قسەچی ناکەدی وە نەدەگۆت ها کورە کاکە ئیشاڵە لە باشتەی ئیشاڵە خوا لە گوناهات خۆش بووە ئەتو لۆلەکە چێخوای ئەوڵای ئامۆزابەت و ئەمنت بە درۆزە دەریدا یا ڕەبی خوایدی بێ باشتێ کاکە دەبرێ دەی ئەیاوار کورە ئادەکەم نەقیست و لەو گۆڕێ دەست بە تاری بامەوە ئەیاوار دەدەنجێ بکە دەی ئەدی دەبێتی وە نەدەگوت ئەدی وە نەدەگوت ئەدی وە نەدەگوت ئێ دەبرێ ئەیاوار تو شەرمەزار زمانی برای سەری سایەوە زمانی برای سەری سایەوە